لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 37 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیش سوود لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون. بەڵێ خۆشەویستان لە ئاەتی ڕابردوو کە لە خزمەتی دابووین خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە باسی لە هێنانەوەی نمونە کرد، کاتێک کە سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆز نمونە دەینیتەوە ئیتر کەسانێکی بێباوەڕ و هەروها کەسانێکی دووڕوو تەعنە لەو بابەتە دەدەن و دەڵێن خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەوەی عەظیمترەکەوە نمونە بە پێشولەیەک بە مێشێک بە جاڵجاڵۆکەیەک بینتەوە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمووی إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لایەنی حیا و شەرم مەنعی ناکاکەوە نمونە بینتەوە بە هەر شتێک، ئەوجا بە پێشکەیەک بی، بە هەر شتێکی دیکە گەورەتر یا کچکەتر بی. ئیتر لە نەتیجەی ئەوەشدا وەکو فەرمووی کەسانێکی زۆر لە ئیماندار، یعنی با بڵێن ئیماندارانێکی زۆر کە دەزانن ئەوە حەق لەلایەن پەروەردگاریان قبولی دەکەن، وەکو هەموو شتێک لەلایەن پەروەردگاریانەوە بێ قبولی دەکەن، ئەو نمونانەشیان قبولە و دەزانن حیکمەتی تێدا و هەروە کەسانێکی زۆر پێگومڕادەبی. بەڵام ئەوەی کەوە پێگومڕادەبی وەکو خوای گەورە لە کۆتای ئاەتەکەدا دەفەرمی وما يضل به إلا الفاسقين، ئەوەی کەوە پێیگومڕادەبی ئیلا کەسانێکن کەوا فاسقن. فاسق چێن؟ الذين ينقضون عهد الله من بعد ميثاق. کەواتە لێرەدا باز لە فاسقەکان دەکات. دیارە فاسق لە فیسق هاتیە. فیسق واتە الخروج دەرچوون، کەواتە ئەو کەسەی کەوە وەکو زاراوەیەکی شەرعی پێی دەگوترێ فاسق ئەو کەسەیەکەوە دەرچووە لە تاعەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. دەرچوونیش لە تاعەتی خوای گەورە وەکو زانایان دەفەرمون دوو شێوەی هەیە. فیسقی ئەکبەر کە وەکو بە مانای کوفر دێ، فیسقی ئەزغەر وەکو گوناه و تاوان دێ. کەواتە ئەوەی کە لێرەدا مەقسوودە فیسقی ئەکبەرە واتە بە مانای کوفر دێ، ئەوانە نەکەوە بە هێنانەوەی نمونە لەلایەن خوای گەورەوە سوبحانەهو وتەعالا گومڕا دەبن. بەهێنانەوەی نمونە لەلایەن خوای گەورەوە لە قورئانی پیرۆز گومڕا دەبن، لەبەر بخۆیان ئەسڵان فاسقن. کاتێکەوە هەر ئاەتێک زیاتر دێ و ئەوان کوفری پێ دەکەن زیاتر دەردەچن لە سنوورەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. دیارە وەکو گوتمان لە قورئانی پیرۆز فاسق بە هەردوو واتە هاتیتەوە، بە مانای کافر و بە مانای گوناهبار هاتیتەوە. بە مانای فاسق وەکو خوای گەورە لە سوورەتی ئەسەجدە فەرمووی ئەمما الذين فسقوا فمأواهم النار. کەسانێکی فاسق مەئوا و جێگای مانەوەیان ئاگرە، خوا پەناماندا. کەواتەوە لێرەدا بە مانای کافر دێ. چونکە لە پێشەوە دەفەرمێ ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسقا لا يستوون. کەواتە کەسی ئیماندار مقابلەکەی چێ؟ فاسقە و کە وەکو یەک نین ئیماندار و کافر. بەڵام با بڵێن فاسق و فسوق بە مانای تریش هاتی، بە مانای گوناه و تاوان، با بڵێن ئەنجامدەری گوناه و تاوانێکەوە دوون الکفر بی، واتە گوناهبارە. لە بۆ نمونە وەکو لە سوورەتی الحجورات خوای گەورە دەفەرمی يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. لێرەدا زانان دەفەرمون لێرەدا فاسق بە مانای ئیمانداری گوناهبار دێ، والله أعلم. بەڵام ئەوەی کە لێرەدا مەقسوودە وما يضل به إلا الفاسقين، ئەوەی کەوا بەهێنانەوەی نمونە گومڕا دەبیتن، بەهێنانەوەی نمونە لەلایەن خوای گەورە گومڕا دەبی کەسانێکی کافرن. ئەوجا باز لەو کەسان دەکە و صیفاتی ئەو کەسانت چییە؟ کەوا فاسقن بە مانا گەورەکەی واتە بە مانای کوفر.
یەکەم صیفەتیان کە خوای گەورە باس دەکات الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه واتە عهد و پەیمانی خوای گەورە سبحانه وتعالى لە دوای ئەوەی کەوا میثاق کراواتە لە دوای ئەوەی کەوا گرێدرا ئەوان هەڵی دەوەشێنەوە الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه کەواتە عهد و پەیمانی خوای گەورە لە دوای ئەوەی کەوا میثاق کرایەواتە بەسترایە و گرێدرایە ئەوان دێن ينقضون واتە هەڵی دەوەشێنەوە ئیتر وەکو زانایان لە باسی ئەو ئاەتەدا یاخود لە باسی ئەو بەشە ئاەتەدا دەفەرمونون ئەو عهد و پەیمانەی کە لەگەڵ خوا دەکەن و هەروە ئەو عهد و پەیمانی کە لەگەڵ خەڵکیش دەکەن هەڵی دەوەشێنەوە ئەوە یەک لە صیفاتەکانی فاسقەکانە یەک لە صیفاتەکانی فاسقەکانێکەوە فسقی ئەکبەریان هەیە ئەوانەی کەوا کافرن عهد و پەیمان هەڵدەوەشێن کەواتە پێش هەموو شتێک پێویستە کەسی ئیماندار ئەو صیفەتەی تێدا نەبی کەوا صیفاتی ئەهلی کوفرە صیفاتی ئەهلی کوفرە ئاگادار بین هیچ صیفەتێکمان تێدا نەبی کەوا صیفەتی ئەهلی کوفرە کەواتە لێرەدا مانای ئەوە نییە کەوا بڵێن هەر کەسێک عهد و پەیمانێکی هەڵوەشاندە و کافرە نا ئاگادار بین بەڵکو دەگۆترێ داخود دەڵێین کەوا هەر کەسێک عهد و پەیمان هەڵوەشێنێتەوە ئەوە صیفەتێش تێدا کەوا ئەسڵ وایە صیفاتی ئەهلی کوفر بی ئەسڵ وایە ئیماندار ئەو صیفەتانەی تێدا نەبی بەڵکو ئیماندار ئەو کەسان کەوا یوفونە بعهد الله عهد و پەیمانی خوای گەورە ئەو عهد و پەیمانە بەجێ دەگەین ئەو عهد و پەیمانە وەک گوتمان ئەو عهد و پەیمانەیە کە لەگەڵ خوا کرایە سبحانه وتعالى ئەوان هەڵی دەوەشێنەوە کەوا بەڕاستی ئەوە ئیشی کەسێکی کافرە جازانیان دەفەرمونون یەکەم عهد و پەیمان ئەو عهد و پەیمانەیە کەوا خوای گەورە سبحانه وتعالى وەکو لە سوورەتی الأعراف ئیشارەتی پێ دەکات وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا کەواتە ئەو عهد و پەیمانەی کە پێی گوت عهد و پەیمانی فیترە کاتێکەوە نەوەی ئادەم هەر هەمووی لە پشتی بابمان ئادەم بووین خوای گەورە سبحانه وتعالى عهد و پەیمانی لێوەرگرتین بۆی کەوا خۆی پێناساندین وەکو ڕەب و پەروەردیگار ئیتر هەر هەمووی ئێمەش شاهدیماندایە بەلا شەهیدنا بەڵێ شاهدیماندایە کەوا ئەڵڵا پەروەردیگارمانە سبحانه وتعالى لۆیە کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی كل مولود يولد على الفطرة کەواتە هەموو منداڵێک کە دەبی لەسەر ئەو فیترەتی خواناسیە لەدایک دەبی لەسەر ئەو فیترەتی خواناسیە لەدایک دەبی ئەوجا فأبواه يهودانه أو يمجسانه أو ينصرانه إلى آخر الحديث کەواتە ئەو منداڵە لە ئەسڵەوە کە دەبی لەسەر فترەی تەوحید و خواناسی لەدایک دەبی ئەوجا داکوبابەکەی سەبر دەیکەنە جوولەکە یان دیان یان مەجووسی یاخود هەر شتێشتکە ئەگەر نا بخۆی ئەسڵەن لەسەر فترەی تەوحید و خواناسی لەدایک بووە ئەوە ئەو عهد و پەیمانە کەواتە یەکەم صیفەت لە صیفاتی فاسقەکان با بڵێن کەوا بەمانای کافر دێ ئەوەی ئەو عهد و پەیمانی فترەیە هەڵدەوەشێنەوە کەوا لە ئەسڵەوە لە فترەتی خۆیان دەزانن ئەڵڵا سبحانه وتعالى رب و پەروەردگار و معبودی بە حەقیانە بەڵام ئەوەندەیان هەڵی دەوەشێنەوە عهد و پەیمانە و هەروەها عهد و پەیمانی تر ئەویش ئەوەیە وەکو زانایان دەفەرمونون ئەو ئەوامر و نەواهیانەیە ئەو شەریعەتەیە کەوا خوای گەورە لە ڕێگای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام بە بەندەکانی ڕادەگەینی کەواتە ئەو عهد و پەیمانەیە کەوا لە ڕێگای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام بە بەندەکان ڕادەگەیەندرێ بەوەی کەوا تەنها خوای گەورە پەرستن ئیمان بە پێغەمبەرەکە بین صلی الله عليه وسلم ئیتیباعی سونەتەکەی بکەن ئەو فەرمانانەی کەوا پێیتی جێبەجێ بکەن ئەو نەواهی و قەدەغەکراوانە وازی لێبینن ئەوە عهد و پەیمانی خوای سبحانه وتعالى ئیتر ئەوان دێن ئەو عهد و پەیمانەی کەوا لەسەر زمانی پێغەمبەران پێیان دەگا هەڵی دەوەشێنەوە و هەروەها وەکو گوتوشمان ئەوەی تریشیان دەگرێتەوە ئەو عهد و پەیمانەی کەوا لە نێوان خۆیان لەگەڵ خەڵکی لەگەڵ بەنی ئادەم کاتێکەوە ئەو عهد و پەیمانانە دەبەستن ئەو عەقد و پەیمانانە دەبەستن ئەوان دێن هەڵی دەوەشێننەوە ناگەینە سەری جێبەجێی ناکەن ئەوە صیفەتی یەکەمی صیفەتی فاسقانە ويقطعون ما أمر الله به أن يوصل صفەتی دووەمیان کەوا خوای گەورە لێرەدا باسی دەکاتن صفەتی دووەمیان ئەوەیە کەوا ئەوەی کە خوا فەرمانی پێکردیە لەوەی بگاتە سەر ئەوان دەیپسڕێنن
ئەوەی کە خوا فەرمانی پێکردێ کە بگاتە سەر ئەوان دەیپچڕێن ويقطعون ما أمر الله به أن يوصل. ئەو زانان لێرەدا دەفەرمون ئەوەش چەند شتێک دەگریتەوە لەوانە خوای گەورە فەرمانی کردیە کەوا بینی بەندە لەگەڵ الله سبحانه وتعالى کە تاکە پەروەردگاری حەقیتی ئەو بینە واصل بی واتە بینی بەندە لەگەڵ خوا نەپچڕێ ئەوان دێن دەیپچڕێنن بینی بەندە لەگەڵ خوا سبحانه وتعالى بە ئیمان هینانە بە وحدانەتی خوای گەورە بە ملکەتبوونە لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى بە ئەنجامدانی نوێژەکانە کە نیشانەی ملکەتبوونە لە بۆ خوا سبحانه وتعالى لۆی لاویش لێنرێ ئەسەلاة کەواتە لە سیلە و پەیوەندی هاتیە. ئیتر ئەوان دێن ئەو عەهد و پەیمانەی یاخود ئەوان دێن ئەو سیلەیەی ئەو پەیوەندیەی کەوا ئەسڵ وایە لە بینی بەندە لەگەڵ خوا هەبی بۆی کەوا بەندایەتی لێ ئەنجام بدا لە بۆ خوایەتی ئەو خوایە سبحانه وتعالى ئەوان دێن دەیپچڕێنن. وهروها ئەو سیلەیە کە فەرمانی پێکردی خوای گەورە لە بینی بەندە لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام بە تایبەتی لەگەڵ پێغەمبەری خاتەم عەلەیهی الصەلاة وەسەلام ئەوان دێن دەیپچڕێنن. ئەو سیلەیەش چییە؟ پێویستە کەوا بەندەکان ئیمان بە پێغەمبەران بین عەلەیهیمو الصەلاة وەسەلام جیاوازی لە نێوانیان نەکەن وەکو خوای گەورە لە سوورەتی ئەنیساء باز لە کەسانێک دەکات لە ئەهلی کتاب کە دەڵێن نؤمن ببعض ونكفر ببعض دەڵێن ئیمانمان بە هەندێک لە پێغەمبەران هینایە و کوفریش بە هەندێک دەکەن. خوای گەورە سبحانه وتعالى ئەوەی بە قەطعی سیلە کردیە پێویستە ئیمانداری ڕاستەقینە ئیمانی بە هەموو پێغەمبەران هەبی لە نوحەوە عەلەیهی الصەلاة وەسەلام یاخود لە ئادەمەوە لە نوحەوە هەتا وەکو دەگاتە خاتەمیان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم نەیپسڕێنی ئیمانی بە هەموو پێغەمبەران هەبی کەوا لەلایەن خوای گەورە هاتینە سبحانه وتعالى سەڵات و سەلامی خوای گەورە لەوانیش بیتن. ئیتر ئەو سیلەیە پێویستە بەردەوام بی و هەروەها ئیتیباعی خاتەمەکەیان بکاتن کەوا کۆتا شەریعەتی هینایە صلی الله عليه وسلم ئەوان دێن ئەو سیلەیەش دەپسڕێنن. و هەروەها وەکو زانان دەفەرمون ويقطعون ما أمر الله به أن يوصل خوای گەورە فەرمانی کردێ ئیمان و عەمەلی صالح پێکەوە ببەسترێتەوە ئەوان دێن قەطعی دەکەن ئیدعای ئیمان دەکەن و عەمەلی صالح ئەنجام نادەن. و هەروها وەکو زانان لە درێژەی و ئاتەدا ويقطعون ما أمر الله به أن يوصل ئەو نوێژی جەماعەتانەی کەوا فەرزە لەسەر پیاوانی ئەو ئومەتە کە پێویستە بەردەوام مواصلەی بکەن ئەوان دێن قەطعی دەکەن وصفاتی ئەهلی كفر و ئەهلی فسقە. و هەروها ئەو پەیوەندیەی کە لە نێوان بەندە و دەوروبەرەکەیتی و بە تایبەتی خزم و کەسی بە تایبەتی ئولول ئەرحام بە تایبەتی داکوبابی ئەوجا خوشک و برایەکانی ئەوجا خزمەکانی ئەلئەبعەد فەلئەبعەد دەرەجە بە دەرەجە کە دێ هەمووی سیلەی ڕەحمە ئەوان کە خوای گەورە فەرمانی پێکردێ کە بگەینرێتە سەر ئەوان دێن دەیپچڕێنن ويقطعون ما أمر الله به أن يوصل. ئیتر ئەوانە هەمووی دەگریتەوە ئەوە صیفەتی فاسقەکانە کە خوای گەورە باسی دەکات. ويفسدون في الأرض و هەروەها فەسادیش دەکەن لەسەر ڕووی زەوی. فەسادی وەکو باسمان کرد لەو ئاتانێکەوە خوای گەورە باز لە منافقەکان دەکاتن وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض لەوێن دەرێ مەسەلەی فەسادیمان باس کرد فەساد عەکسی سەلاحە کەواتە ئەوان فەساد دەکەن بەچی فەساد دەکەن بە ئەنجامدانی گوناه و تاوان فەسادی لەسەر ڕووی عادی بەرپا دەبی. ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. فەسادی لەسەر ڕووی زەوی بەوەی پەیدا دەبی فەسادی وەکو گوتمان ئەوەی کەوا شەد لە سەلاحەوە دەربچی بەرەو خراپبوون بڕوا لە جیاتی ئەوەی باران بباری تاوکو زەوی پێبژێتەوە وشکە ساڵی دێ لە جیاتی ئەوەی کەوا ئاو هەوا خۆش بی لەوانەیە شتی ناخۆش دێ مەسائب و کەواریز بەسەر ئەو خەڵکەی دادێکەوە لەسەر ڕووی زەویدا دەژێن بە سەبەبی چی؟ بەس بما كسبت أيدي الناس. كواتا ويفسدون في الأرض بتي بمعصية وبجناه وتاوان لسروي هميان بكفر وبريارداني شريك لبوخوا والعياذ بالله أو جناه وتاوان كان تر أو دبيت السبب فساد. كواتا ويفسدون في الأرض بكرد وخرابكانيان دبنا ماي فسادي لسروي زوي بەکردەوە خراپەکانیان دەبنە مای فەسادی لەسەر ڕووی زەوی ئەو زادیارە فەسادی معنەوی و فەسادی مادی فەسادی معنەوی بە ئەنجامدانی خراپە ئەوزە فەسادی مادیش بەوەی کەوا لە نەتیجەی ئەو خراپە وەکو گوتمان لەسەر ڕووی زەوی بەرپا دەبیتن خوا پەنامامدا. ئیتر ئەوە صیفەتی ئەهلی فسقە ئەوە صیفەتی
ئەو فاسقانەیەکەوە گوتمان لێرەدا کە خوای گەورە باسییان دەکاتن ئەوانەی کەوا دەرچووینە لە دائیرەی ئیمان کافر بووینە. ئیتر دیسانش دووبارە دەکەنەوە بەڕاستی ئاگادار بین ئەو صیفاتانی کە لێرەدا خوای گەورە باسی کردیە صیفاتی ئەو فاسقانەیە کەوا کافر بووینە. کەواتە ئاگادار بین هەر یەک لەو صیفاتانە لە هەر کەسێک بێتە جێ ئەوە صیفەتێکە لە صیفەتی ئەهل کوفر و لە قەدەر ئەوەش کەوا ئەو صیفەتانەی لێ دێتە جێ گومڕا دەبی بەرامبەر بە ئاەتەکانی خوای گەورە بەرەوەی لە ئاەتەکەی پێشترێکەوە ڕەبتی بەو ئاەتەیە وما یضل به هیچ کەسێک پێی گومڕا نابی بەو ئاەتانە ئیلا فاسق نەبی. فاسق چێن کە ئەو صیفاتانە تێدا. کەواتە لە قەدەر ئەوەی کەوا هەر کەسێک یەک لەو صیفاتانە کەم یان زۆری تێدابی ئەوە گومڕا دەبی بەرامبەر بە ئاەتەکانی خوای گەورە والعیاذ بالله. وبعکسەوەش لە قەدەر ئەوەی کە خۆت بپارێزی لەو صیفاتانە ئەوە هیدایەت وەردەگرت لە ئاەتەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە. هیدایەت وەردەگرت لە ئاەتەکانی خوای گەورە. ئەوجا دەفەرمیتن کاتێکەوە ئەوە صیفاتیانە دەفەرمی ئولائیک هم الخاسرون. ئولائیک ئەوانەی کەوە ئەوە صیفاتیانە ئەو فاسقانە هەر ئەوانیشن خەسارەتمەندی ڕاستەقینە. خەسارەتمەند ئولائیکە هم ضەمیری فەصلە لە بۆ تەئکیدە کەواتە بە تەئکید هەر ئەوانن خەسارەتمەندی تەواو کەوا هەموو خەسارەتمەندی لەوان کۆبوویتەوە. خەسیرە الدنیا والآخرە. ئەوانە بەڕاستی دنیا و قیامەتیان دۆڕایە خوا پەنامان بداتن. کەواتە بەڕاستی ئەوە قەزەیەکی زۆر مهمە. ئەگەر دەمانەوێت لە خەسارەتمەندی نەجاتمان بی، ئەگەر دەمانەوێت لە گومڕایی نەجاتمان بی، ئەگەر دەمانەوێت هیدایەت لە ئاەتەکانی خوای گەورە وەربگرین پێویستە خۆمان پارێزین لەو صیفەتە خراپانە. ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە پارێزراو بین لەو صیفەتە خراپانە. بەعەکسەوە ئەو صیفاتانەمان تێدا بی کە ئەهلی تەقوا تەیاندا تاوەکو هیدایەت لە ئاەتەکانی خوای گەورە وەربگرین و هەروەها لەو کەسانە بین کەوا شاد بینەوە برزامندی خوای گەورە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون